ڕەتکردنەوەی بەرزترین نیشانەی فەڕەنسا. نووسەر و ڕۆژنامەنووسی ئیتاڵی کواردرۆ ئۆجیاس ڕایگەیاند نیشانەی ڕێزلێنانی کۆماری فەڕەنسا کە بەرزترین نیشانەی ئەو وڵاتەیە دەگێڕێتەوە بۆ ئەو وڵاتە، وەکو ناڕزای دەربڕین بەرامبەر بەخشینی هەمان نیشانە بە عەبدولفەتاح سیسی سەرۆکی میسر کە یەکێکە لە خراپترین پێشێلکارانی مافی مرۆڤ لە جیهاندا. ناوبراو ئەو بڕیاری لە وتارێکدا ڕاگەیاند کە لە ڕۆژنامەی لا ریپۆبلیکای ئیتاڵیدا بڵاوی کردەوە کە ڕەخنەی توندی ئاراستەی ئیمانوێل ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا کردووە کە ئەو نیشانەی پێشکەشی هاوتا میسرەکەی کردووە. ئۆجیاز ئاماژەی بەوە داوە کە ڕۆژی دووشەممە چواردەی کانونی یەکەم دەچێتە باڵێۆزخانی فەڕەنسا و نیشانەی ڕێزلێنانەکەیان بۆ دەگێڕێتەوە. ئەو هەنگاوەشی تەنیا بە ڕەمزی و بە سۆز ناوبرد کە لە هەمان کاتدا هەڵگری پەیامێکی گرنگیشە. ناوبراو لە وتارەکەیدا ئاماژەی بە کوشتنی توێژەری ئیتاڵی جۆلیۆ ڕێجینی کردووە کە بەر لە 5 ساڵ لەلایەن ڕژێمی میسرەوە کوژرا. ئەو پێی وایە نەدەبوو سەرۆکی فەڕەنسا سیسی بە بەرزترین نیشانەی ڕێزلێنان خەڵات بکات لەبەرەوەی هاوبەشی تیرۆری هاوڵاتیە ئیتاڵیەکەیە. ڕێجینی 26 ساڵە توێژەر و خوێندکاری خوێندنی باڵای زانکۆی کامبریج بوو کە دەویست لە قاهیرە بۆ پێداویستی دکتۆراکەی و لەسەر توێژینەوەکەی بەڵگەنامەی زانستی کۆبکاتەوە. بەڵام بۆ ماوەی 9 ڕۆژ ون کرا و دوای ئەوە لە شوباتی 2016دا تەرمەکەی با کوژراوی دۆزرایەوە کە شوێنەواری ئەشکەنجەی دڕندانی ئاسایشی میسری پێوە دیار بوو. کوشتنی ڕێجینی بووە هۆکاری سەرهەڵدانی ئالۆزی و قەیرانی دیبلۆماسی لە نێوان میسر و ئیتاڵیادا کە ئاکامەکانی تا ئێستاش بەردەوامە بە تایبەتی دوای ئەوەی داواکاری گشتی میسر بانقەست دۆسیەکەی باڕاستەیەکدا برد کە بیگەێنێتە بنبەست. لەم هەفتەیەدا داواکاری گشتی ئیتاڵیا با بڵاوکردنەوەی هەندێک بەڵگەی بەهێز لەسەر بکوژانی ڕێجینی دادگای تۆمەتبارانی دەست پێکرد کە پێشبینی دەکرێت ئاکامەکانی قەیرانی زیاتری سیاسی بەدوادا بێت. هەفتەی ڕابردوو لە سەروبەندی سەردانەکەی سیسیدا بۆ پاریس میدیای فەڕەنسی ئەو نیازەی ماکرۆنیان ئاشکرا کرد کە ناوبراو بەنیازە بەرزترین نیشانەی وڵات پێشکەشی سەرۆکی ڕژێمی میسر بکات. دوای ئەوەش کۆشکی ئەلیزێ هەواڵەکەی ڕاگەیاند و دیوانی سەرۆکاتی میسری وێنەی مەراسیمەکەی بڵاو کردەوە. ڕژێمی کودەتای عەبدولفەتاح سیسی کە دەستی سوورە بە خوێنی هەزاران هاوڵاتی ئازادی خواز و گرتن و شکنجەدانی زیاتر لە 60,000 هاوڵاتی دیکە کە داوای دیموکراسی و ئازادی و دەستەبەرکردنی مافەکانی مرۆڤیان کردووە. بەردەوام لەلایەن ڕێکخراوەکانی مافی مرۆڤەوە ڕەخنەی توندی ئاراستەکراوە و هەمیشە ناوی لەسەر لیستی ڕەشی راپۆرتەکانیان تۆمار کراوە. هەر بۆیە ئەو ڕەفتاری سەرۆکی فەڕەنسا لەلایەن ڕێکخراوە مرۆڤ دۆستەکانەوە جێگەی سەرسوڕمانە. با تایبەتی ئەو وڵاتە هەمیشە بنەماکانی مافی مرۆڤ بەکاردێنێت بۆ ڕەخنەگرتن لە کارنامەی وڵاتان کەچی ئێستا ڕێز لە دیکتاتۆرترین سەرۆکی خۆرهەڵاتی ناوەڕاست دەگرێت.